بە گرنگی دەبینم سڵاو و ڕێزی خۆم نیشانی ئەو مرۆڤە پیرۆزانە بم کە بە ناوی گروپی ئاشتی و ئازادی لە دوورە وڵات لە ئەوروپاوە هاتوونەتە کوردستان بۆ ئەوەی ڕێگری بکەن لە شەڕی کورد بە کورد. هاوکات پەیامی ئاشتی و ئازادیان پێەیە بۆ بەرەنگاربوونەوەی فاشیزمی ئەردۆغان و داگیرکەری لە کوردستاندا. هەر بۆیە ئێمە جارێکی تر وەک گروپی ئاسۆی نوێ لەگەڵەوەیە کە بانگەوازی لە دەستپێشخەری گروپی ئاشتی و ئازادی دەکەین، هاوکات جارێکی تر داوا لە دەسەڵاتدارانی باشووری کوردستان دەکەین، بە تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە هێشتا کات بەدەستەوە ماوە بێنەوە هۆشخۆیان لە سەنگەری ئازادی، لە سەنگەری دیموکراسی، لە سەنگەری نەتەوەییدا جێگەی خۆیان بگرن و لەسەر بنەمای ڕوبەڕووبوونەوەی داگیرکاری ئێمە بتوانین ئایندەیەکی شکۆمەند و شکۆدار بۆ گەلەکەمان دەستەبەر بکەین. هەموو ئیمکان و دەرفەتێکی ئازادی بۆ گەلەکەمان ڕەخساوە. گەر یەکگرتن هەبێ، گەر یەکێتی و تەبایی و یەکریزی نێوان کوردان هەبێ، بێگومانین ئەم فاشیزمە سەرکەوتن بەدەست نایێنێ و بەڵکو شکست چاوەڕوانێتی. هەر بۆیە ئێمە لە کۆتاییدا پاڵپشتی لە بانگەوازی و لە کەمپینی ئاشتی گروپی ئاشتی دەکەین و سەرکەوتنیان بۆ دەخوازین و لێرەشەوە ڕای دەگەێنین کە سەرکەوتن تەنیا بۆ گەلی کووردە، بۆ گەلی کوردی ئازادی خواژ و ئاشتی خواز، و ئێمە جگە لە ئاشتی، جگە لە دیموکراسی، جگە لە ئازادی هیچ شتێکی تر نابڕین بە باڵای خۆماندا و نایبڕین بە باڵای گەلەکەماندا. لەو پێناوەشدا ئامادەی هەموو تێکۆشانێک و هەموو بەرخودانێک و هەموو فیداکاریەکی. Nevertheless, Turkish Erdogan government is an enemy of democracy, of women's rights and of peace. بەڵام لە هەمان کاتە حکوومەت و دەسەڵاتی ئەردۆغان پێشێلکاری مافەکانی مرۆڤ و دیموکراسیە و دیکتاتۆر و فاشستە. Turkey attacked Rojava, occupied Afrin, and is now attacking and invading South Kurdistan. Turkish NATO military forces intend to repress and wall back the freedom struggle and the idea that there exists an alternative to the destructions of patriarchy, of capitalism and colonialism. هێزەکانی ئەردۆغان باکووری سووریایان داگیر کردووە. سەرەتا بە ئافرین دەستیان پێ کرد و ئێستاش پەلاماری کوردستانی باشوور دەدەن. ئەمان نەک تەنیا هەڕەشەیەکی گەورەیە بۆ تورکیا، ئەو ئەزمونێکە لە ڕۆژاوا هەیە، بەڵکو بووە بە هەڕەشەیەک بۆ سیستمی سەرمایەداری و سیستمێکی پیاوسالاری کە ئەردۆغان و حکومەکەی لێ دەترسن. We all together, from all parts of Kurdistan and the democratic freedom-loving people from Europe and other parts of the world, have to stop the colonialism and military aggression of Turkey. From Genealogy Works, as part of our peace delegation, we are at the side of all social and political organizations that oppose and confront the war of Turkey. ئێمە هەمومان پێکەوە، هەموو خەڵکی دیموکراسی خواز و ئازادی خوازی کوردستان و ئەوروپا و هەموو دنیا داواکارین کە پێکەوە کار بکەین بۆ ئەوەی ئەو هێزە فاشیست و داگیرکەری تورکیا لە ناو ببەرین و داوا لە هەموو ڕێکخرا و گروپە جیهانیەکان دەکەین لەم کارەدا یارمەتیمان بدەن.